بەڵێ بەهار دیارە ژمارەیەک لە توێژەران لە نێو چاکسازیەکانی بەتایبەت سنووری شاری هەولێر چاکسازی گەورانی هەولێر و چاکسازی ژنان و منداڵان لێرە لەم هۆڵە لە ئێستادا خوێشیان بۆ کراوەتەوە بۆ ئەوی بتوانن لە نوێترین زانیاری و ڕێنمایی تایبەت بە ڕێنماییکردن بۆ ئەو زیندانانەی لە نێو چاکسازیەکاندا هەن بتوانن سوودیان پێ بکەین بتوان ئەوانەی کە لە نێو زیندانەکان بە هەر تاوانێک سزادراون لە داهاتوو لە دوای ئەوەی کە تاوانەکە ماوەکەیان تەواو دەبێت و سزاکەیان تەواو دەبێت بتوانن سوود بە کۆمەڵگا بگەێنن من گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێز کاک شوان سابیر و چاڵاکوان ئەگەر باس بکەی گرنگی ئەو خولە بۆ توێژەرانی کۆمەڵایەتی زیاتر و زیاتر ئەو ڕێنمایانە نەچین ئەو زانیانە نەچین کە بە توێژەرانی دەن لەم خولە. بەڵێ بەخێر بن ئەوەی گومانی تێدا نییە کە توێژەری کۆمەڵایەتی و توێژەری دەرونی لەگەڵ توێژەری کاری کۆمەڵایەتی ئەو سێ توێژەرە کۆڵەگەی پشتی پرۆسەی چاکسازی لە چاکسازیەکان نەکە لە هەرێمی کوردستان بگرە لە دنیادا ئێمە لە میانەی سەردانیکردنەکانمان بۆ چاکسازیەکان کۆمەڵێک کێشەمان بۆ با بڵێن کەوتە بەردەست سەرجەمی ئەو کێشانە یاخو زۆربەی ئەو کێشانە چارەسەریەکەی دەگەڕێتەوە بۆ لای توێژەرە کۆمەڵایەتیەکان ئەوانیش لەبەر نەبوونی زەمینەی هاریکار بۆ کارەکاریان ناتوان ئیشەکانیان بەڕێک و پێچی بکەن لە ڕووی زانیاری لە ڕووی دابینکردنی پێداویستی لە ڕووی بەکارهێنانی تەکنەلۆژیا لە کارەکانیان ئەوانە کۆمەڵێک مەشاکردن ئێمە وەکو تۆڕی دادپەروەری بۆ بەدیەکان بەرنامەیەکی ئەوەماندانا کە لەگەڵ جەنابی وەزیری کار و جەنابی بەڕێوەبەری گشتی چاکسازەکان هێرێمی کوردستان لەگەڵ تەبعەن ئەو ستافەی کە هاریکارمانن لە وتنەوەی وانەکان هەرچی ئەو نەقسانێک کە ئێمە دەستنیشانمان کردووە بۆ توێژەری کۆمەڵایەتی لەبەر ئەهەمیەتی ڕۆڵەکەی ئێمە هاریکار دەبین لە فراهەمکردن و دابینکردنی ئیتر دوای ئەوە بزانین ئەگەر نەقسێکە بێ ئەو کاتە دەبێت بە شێوەیەکە مامەڵە بکەین بەڵام ئەوەی کە ئێستا هەیە دەین بە توانا و ئیمکانیاتی توێژەرەکان ئەو کەم و کوڕیانێک کە هەیە هەوڵ دەدەین بۆیان دابین بکەین.